لە کۆبوونەوەی ئەمڕۆمان لە وەزارەتی ناوخۆ گەیشتینە ئەوەی کە لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان و کار و کاسبی و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سبەی سەعات 6 بەدواوە سەرجەم ئەو شوێنانەی کە پێویستن بۆ ژیان و گوزەرانی خەڵک و کار و کاسبی خەڵک بە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی تەندروستی کار ئێستا لە کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر بڕیارمان لە سەریاندا و لیژانی پێویستمان بۆیان پێکێنا ئینشاڵڵا لە سبەی سەعات 6ەوە بازاڕ و شوێنە گشتیەکان و ئەوانەی کە پێشتر کرابوونەوە جارێکی تر دەکرێنەوە بەڵام ئەم جاریان بە مەرج و ڕێنمایی تەندروستی ئێجگار تونند و تۆڵ و بۆ هەر یەکێکیان بۆ نمونە ئەوەی پەیوەستە بە مۆڵ و مارکێت و بازاڕ و مەحەل و شوێنە گشتیەکان کۆمیتەیەکمان دروست کردووە لە هەر شارێک لە هەر قەزایەک بە سەرپەرشتی قایمقام و بە ئەندامەتی تەندروستی و شارەوانی و بازرگانی و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە دەبێ ئەو ڕێنماییە تەندروستیانەی کە دەرمان کردن و ئێستا بڕیارمان لە سەریاندا بە تەواوی جێبەجێ بکرێن لە بەداخەوە ئەو نەخۆشانی کەوا دەستنیشان کرانە ژمارەیەکیان 6 نەخۆش کەوا هەلگری ڤایرۆسەکە بوون و بەڵام بە شێوەیەکی تون نەخۆشیەکەیان گرتە بوو کەوا ماکەکانیان تێدا بەدیار کەتبوو بە شێوەیەک مزاعەفات و بە قورسی نەخۆشیەکەیان گرتبوو لەناو ئەو 6 نەخۆشەش کەوا پێویستیان بە ئۆکسجین هەبوو ئۆکسجینی بەردەوام سێیان باری تەندروستیان ناجێگیر بوو نالەبار بوو بەداخەوە ئەمڕۆ بەیانی زوو یەکێک لەو نەخۆشانەی کەوا پێویستی بە ئۆکسجین و چاودێری چڕ بوو یەک لەو نەخۆشانە لە دەستدرا و ئێستاش پێش نیم سەعاتێک یەک لە نەخۆشیەکانی تر کەوا با بڵێن مزاعەفات و بە شێوەیەکی قورس گرتبووی گورچیلەکانی وەستا بوو هەم لە چاودێری چڕ بوو لەژێ چاودێری پزیشکی و بەڵام لەسەر تەنەفوسی سناعی دانرا بوو بەڵام بەداخەوە ئەویشمان لەدەستدا